سڵاوتان لەبێت وەم کاتتان باش بەیانێکی خۆش ڕۆژێکی باش و بۆ سەرەتای هەفتتان بە باشی دەست پێ بکەن بەیانی تۆش باش ساڵبان لە هەر شوێنێک بینەر و بیسەری کوردستان 24ن لەگەڵ ئێمە بمێنەوە تا بڕگە بابەتەکانی بەیانی 24 ببینن ئەو وزەی کە ئێمە هەمانە پێشکەشی بکەین بە ئێوە لە ڕێگەی ئەو کارانەی کە لەگەڵ هاوکارانم ئامادەمان کردووە هەمووان بۆی کە بزانین چەندین کەسی نمونە هەیە بۆ ئێوەی بکەینە ئێنەرژیەک بۆ ئێوەی بکەینە وزەیەکی باش و بەیانیان پێشکەشتانی بکەین. سڵاوتان لەبێت و بەیانیتان باش لە هەرکوێکن دڵتان شاد بێ خەندە میوانی دڵەکانتان بێت و میوانی لێوەکانیشتان بێت. ئومێ دەکەم لە هەرکوێکن بەو هیوایم کە باش بن تەندروست بن کە تەندروستی یەکێکە لە هەرە ئەو پێویستیانەی کە مرۆڤ ئەتوانێت ژیانێکی خۆش بباتە سەر لەشێکی ساغ هەموو دنیا دێنێت دەمە قسەیەکی خۆمان و هەمیشە ئەیکەین. هیوادارم کە لەشێکی ساختان هەبێت لەگەڵ ما بن ئەم ڕۆژ پرۆگرامی بەیانی 24 لەگەڵ ئێوەیە من و هاژەی هاوکارم یەک کاژمێری تەواو لە خزمەتی ئێوە ئابین ئەو بابەتانی کە ئامادە کراوە بۆتان لە شاشەی کوردستان 24ەوە دەیخینە ڕوو بۆ ئێوە بۆی کە بینەر بن و وەرگری تەواوی ئەو وزەیە بن کە هەژە ئامادەژەی پێکرد کە ئێمە تەواوی توانێ خۆمان ئەخەینەگەڕ بۆی ئەو وزە باشانە کۆ بکەینەوە لە پرۆگرامێک بەناوی پرۆگرامی بەیانی 24 و بۆ ئێوەی بینەری نمایش بکەین جا لەگەڵمان بن بۆی بزانین هەگبەی ئەم بەیانی بەیانی 24 چی تێدایە. گەنجانی کوردستان ڕوو لە بزنسی تایبەتەکەن و گەنجێکی شاری هەولێر قاوەخانەیەکی کولتوری دەکاتەوە. لە بابەتێکی هوەری لە نمایشگایەکی فرێمینگی شاری هەولێر پێشەنگایەکی شێوەکاری بۆ خانمە شێوەکار ڕێژوان فەتاح کرایەوە. جاندۆست دەڵێ ئەحمەدی خانی بووەتە گەنجینە بۆ فەرهەنگ و زمانی کوردی. لە یەکەم بابەتمانەوە گەردەست پێ بکەین وەک ئاماژەمان پێکرد کۆمەڵی خەڵکی تایبەت و ناوازە هەن کە کاری تایبەت و جیاوازەکەن ئەگەر کارەکان ماوەی چەندین ساڵیش بێ خەڵکیکی دیکە کردبێتی پێشتر و بە بەردەوامیش ئەنجام بدرێت بەڵام ئەوان هەوڵە دەن کە جێپەنجی خۆیان لەناو کارەکە نیشان بدەن شێوازێکی جیاوازی پێ بدەن. گەنجێک بە ناوی هەنگاو مەجید لەناو بازاری قەیسەری شاری هەولێر کافتریایەکی دروست کردووە کە لە 2 پێک هاتووە و شوێنێکی فۆلکلۆریە بۆ پشودان و کات بە سەربردننی و گەنجانیکە سەردانیەوێ دەکەن. ئەم گەنجاڵەیە کە دیزایانی شوێنەکەی بە شوێکی کلاسیک بۆ فۆلکلۆری دروستی کرد و خەڵکیش ئەم شێوازانە سە زۆر بادڵا سۆڤان ڕاستە شوێنی زۆر مۆدێرن و پێشکەوتو هەیە بەڵام هەر بوونی شوێنێک کە بە شێوازێکی فۆلکلۆری و کۆن دروست کرابێ بێتە نوستالیژەیەک لە بەرۆی خەڵکی مەش بە گشتی حەزی بەو بابەتانێ و هەنگاو لە راپۆرتەکەدا باسی توانای گەنجانی شەکاکە لە کارکردنەڵەن کۆڵمەیەن تا ئەگەن بەو شتەی کە ئەتانوێت تا ئەگەن بەو خەونەی کە هەتان بووە. ئەم کارەی هەنگاو بووەتە هەلیکار بۆ چەند گەنجێک ئەش لەمە هەر خۆی کارەکەی نەکردو چەندین کەسی کە نمونەیەکی سەرکەوتووە تا گەنجان چاوی لێ بکەن و پرۆژەی تایبەت بە خۆشیاندا بمەسرێنن. من هەنگاو مەجید دانیشتووی شاری هەولێر سەرەتایی بڵێن ئەو بیرۆکەیەم دەگەڕێتەوە بۆ پار کە چەند ساڵێک بەخۆم لە ناو ئیش قاوەیمە تقریبا 6 ساڵ دەبیت فرۆشتنی قاوە بڵێن بەس فرۆشتن بەس بەردەوام تموعیەوەم هەبوو کە شوێنەکەمەوی تایبەت بە دانیشتن و شوێنەکەش جیاوازبی لەگەڵ شوێنە بڵێن تەقلیدیەکان و دووریش بی لە مۆدێرن و سەردەمی بە شێوەی کلاسیک حەزم کرد شوێنێک دروست بکەم تەواو بگونجێ لەگەڵ بڵێن بە تایبەت کەلتوری شاری هەولێر. بڕیارمدا لە ناو لۆکیشنەکەی لە ناو بازاڕی بڵێن قەیسەری هەڵبژێرم هەم خەڵکەکە ئیستیفادەی لێ بکەم و هەمیش ئەو گەشتیارانێک کە سەردانی شاری هەولێر دەکەن بە تایبەتی سەردانی بازاڕی قەیسەریەکەن ببینن کە
کەلتورەکە تایبەتە بە شاری هەولێر و لە نزیکەوە ئاشنای ببن. حاضر وقاعد بالله ولا اولاد زۆر گرنگە پشتبەستن بە خۆت و سەرەتاش دەبی لە بڵێن ئیشێکی سەرەتاییەوە دەست پێ بکەیت. سەرەتا من کاتمە ناویشە بە ئیشەکی بچکە پێشتر 6 ساڵ پێش ئێستا دەستم پێ کرد ئیشەکەم وانە بوو سەبر پەرم پێدا و توموحم زیاتر بوو هەوڵمدا زیاتر پشت بەم خۆم ببەستم بۆیە گەنج دەتوانێت ئەگەر مەبەستی شتێک بی یاخود بیەوێ کارێک ئەنجام بدا ئەکیت ئەنجامەکەی باش دەبێت. سەرەتا من کە دەستم پێ کرد بڵێن فرۆشتن بوو بڵێن فرۆشتنی قاوە بوو سەرەتاوانە و بۆ شێوەیە گەورەیە نەبوو بە سەبر هەوڵمدا لە ئیشی بچووک پەرم پێدا و ئامانجی گەورەترم هەبوو لۆ ئەوەی بگەم بە ڕۆژێکیەوە 2 نەفەریم بڵێن لێرە پێکەوە کار دەکەین بەس بڵێن 15 ڕۆژێکە کراوە کردیتمانەوە و دەستمان بەکار کردێ لێرە و لە داهاتووشدا ئینشاءڵڵا هەلی کارلۆ گەنجی زیاتر دەرەخسێنین و هەوڵ دەدەین گەنجی زیاتر بێتە ناوی شەکەم. لەوە تکرایتەوە من ڕۆژانە دێمێرە شتێکی جوان و سەرنجڕاکێشە هەم دیزاینەکەی و هەم ئەو کەلوپەلانەی کە لێی دانرایە جێگای دەستخۆشیە ئەم قاوەخانە تعبیر لە کۆمەڵێک شتی جوانەکە تایبەت بە شاری هەولێر و کەلتوری کوردەواری خۆمان و کۆمەڵێک شتی جوان من ڕۆژانە سەردانی ئێرەکەم قاوەخانەکە کۆمەڵێک شتی جوانی هەیە پێشکەشەکە بە میوانەکان ڕۆژ لە دوای ڕۆژ بۆ ئەوەی کە ئاسانکاری باشتر بکرێت بۆ خوێندکارانی پۆلی 12 ئامادەیی هەوڵی ئەوە ئەدرێت کە وانەکانیان بە شێوەیەکی سەردەمیانە دیتر بوترێتەوە ئەم وانانە جا ئەو کەسانی کە هەست بە بەرپرسیارەتیەکەن خۆیان بەو کۆناغەیە تێپەڕیون دەیانەوێت کە یارمەتی ئەو قوتابیانەی کە لە پۆلی 12 بیدەن بۆ نمونە 3 خوێندکاری کۆلژی پزیشکی هەنکا لە زانکۆی سلەیمانی ئەمە بۆ یەکەم جارە لەسەر ئاستی کوردستان هەژە هەوڵیان داوە کە تەواوی وانەکانی زیندەزانی بە شێوەیەکی جیاواز بکەنە ناو ئەم ئامێرە زیرەکانەوە بەڵێ بە شێوەی ئۆنلاین بێت بە شێوەی ئەنیمەیشن بێت بە شێوەی شتێکە ببینرێت چونکە هەر شتێک کە ئەیبینی زۆر زیاتر لە خیاڵی تۆ ئەمێنێتەوە وەک لەوەی کە ئەیخوێنیتەوە. دروستە کە وانەکانی زیندەزانی پۆلی 12 یەکێکە لە وانانەی کە پێویستەکە هەر خوێندنەوە نەبێ زۆر جار ویدیۆی لەگەڵ بێیان وێنەی لەگەڵ بێت جا بۆیە ئێمە کە ئەم کەسانە ئەم خوێندکارانە هەستاون باوەی کە ئەم وانەیە بکەنە شێوازێکی ئۆنلاین ئەم شێوازە نوێ واکات کە قوتابیەکان زووتر و باشتریش لەوانەی زیندەزانی تێبگەن. نزیکەی ساڵێک زیاترە سەرقاڵی کارێکی نوێن کە خزمەتێکی زۆر بە قوتابیانی پۆلی 12 ئامادەی دەکات. هۆزار و دوو هاوڕێکەی سەرجەم وانەکانی زیندەوەرزانی پۆلی 12 ئامادەیان کردووە بە شێوازی ئەنیمەیشن و بە شێوەی ئۆنلاین قوتابیانی پۆلی 12 ئامادەیی سوودی زۆری لێ وەردەگرن و لەگەڵ ئەوەی کاراسانیان بۆ دەکات دەشتوانن چێژ لەوانەکە ببینن. هەستاین بە ئەنیمەیشنکردنی تەواوی زیندەزانی پۆلی 12
بە جۆرێک کە تەواوی وردەکاریەکان تەواوی ئەو بابەتانەی کە تەلەبە زۆر لای قورسە زۆر لای ئالۆزە و ناتوانێت بە شێوەیەکی جوان تەنها بە شەرح تێبگەێنێت هەستانیمە پیشانیان بین بە ڤیدۆ بە ئەنیمەیشن و بە شێوازی جوڵاوە و کوچۆڵی شێوازی ئاکشن پیشانیان بین بیرمان لەو گرتووە ئەگەر هاتووبی کتێبە بخوێنی تەوانێ لەوانێ بە خوێندنەوەی کتێبەکە لەوانێ بە 2 ڕۆژە پێ بچێ بەڵام ئەگەر هاتوو هەمان کتێب چیرۆکەکەی بە فلیمێکی پڕ ئاکشن ببینی بە 2 سەعات هەمووی ئەخوێنیت بۆ ئێمە ژاتین لەسەر عینەن بنەما ئیشمان کرد هێشتا نەگەیشتۆ بە 1 کیلۆگرام. ڕۆژانە چەند کاتژمێرێک گوانەکان ئامادە دەکەن و بە شێوازی گروپ بۆ قوتابیانیشی دەکەنەوە. تا ئێستاش زیاد لە 200 قوتابی بەشداری پرۆژەکەیان کردووە و بە گوتەی خۆیان قوتابیان زۆر لە کارەکە ڕازین و پلانیشیان هەیە لە ئایندەدا کارەکەیان فراوانتر بکەن. ئەمە لە کۆلێژی پزیشکیەوە دەستمان پێکرد ساڵی پار ئیتر کە لەوێ بینیمان ئەو هەموو تەلەبەیەکی زۆر بەشداری کرد بەکارهێنێت و لەوێ بۆنمە تەلەبەی دەرەجە بەرز و ئیلیتیا بوو ئیتر ئەمە شوای لێکردین کە چۆمڵی سیقێکی باشمان بە ئەوە هەبێت ئەو پرۆژێ هەبێت کە بین بۆ پۆلی 12 بکەین تامان سەرەتاکی تۆزە ترسی ئەوەی تیا بکە ئەمە شتێکی تازەیە لەوانەیە دەنگدانێکی نەرێنی هەبێ خەڵکەڵێ ئەوە چییە جاوە چۆنە بێ بە ڤیدۆ ئەم شتە تازانە بەڵام سوپاس بەخۆ هەر لەوەی کە هەر لەگەڵ بەشداربوونی یەکەم کەسەوە تاکو بەرەبەرە تەلەبەی تریش بەشدارە بوون کاردانەوەکانمانە بینی دەستخۆشیەکانمانە بینی فیدباکی و خەڵکەمانە بینی ئەمە شوای لێکردین با بڵێن زیاتر بەردەوام بین و بۆ ڤیدۆکانی تریش و بۆ شێوازە ئەو کار ئاسانی کەم خوێندکارانی کۆلێژی پزیشکی بۆ قوتابیانی پۆلی 12 ئامادەی دەکەن دەتوانێت کاتێکی باش بۆ قوتابیان بگەڕێنێتەوە بۆ وانەکانی دیکە. ئەوان دەڵێن لە ڕابردوودا ئێمە بە هەمان ئەزمموی ئەواندا تێپەڕیون و دەمانەوێت کار ئاسانی زیاتریان بۆ بکەین. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. ماوەی 2 ڕۆژە کەشوهەوا زۆر تایبەتە جیاوازێکەوە بوو کە شەیەکی زۆر هەبوو ڕێژەیەکی شیر زۆر هەبوو لەگەڵەوە جەو چۆنە سۆڤان لەگەڵ جۆرە کەشوهەوا جەوەکە زانی بۆچی پێش هەموو شتێک خۆشە لەبەروی کە پێستر شێدارە بێ وشک نییەوە ئەوە باشترە بۆ ئێمەی خانمە ئەوە زۆر تایبەتە جگە لەوەی کە ئارامەیەک بە دڵ و دەروونە بەخشێتەوە ئەو بارانە بینیت وەسپاس بخوا ئەم ساڵ یەکێک بوو لەو ساڵن هەرچەند درەنگ کەمێک باری بەڵام وشکە ساڵمان بە باران دەستی پێ کردووە شڵا خی گەورە ژینگەمان هەر بە باشی بۆ بڕەخسێنێت کوردستانیش ئاوەدان بێ با بزانین شارەکانی کوردستانی گەورە ئەمڕۆکە شەواکەی چۆنە.
جابی نەسەر بابەتێکی دیکە کە ئەمیش توانای خانمێکی کورد پیشانەدات وەکوتمان پرۆگرامی بەیانی 24 پرۆگرامێکە تایبەت بۆی کە تەواوی توانەکان لێرە بخرێنە ڕوو خاتونێکی کورد بێ ئەوەی هیچ ئەزمونێکی ئەکادمی لە بواری شێوەکاری هەبێت بە دە تابلۆ کە تابلۆکانیشی ڕیالیستن پێشنگایکی تایبەتی لە هەولێر بۆ ماوەی 15 ڕۆژ کردوێتەوە. ئەم خاتونە ماوەی 5 ساڵە کاری شێوەکاری یەکات و فۆلکلۆری کوردی بە تەواوەتی ڕەنگی یاوەتەوە لە ناو تابلۆکانیە. سۆڤان زۆر جار ئەگەر نەشتیتە ینی بە پرۆسەی خوێندنە تێنەپەڕی بۆ ئەو بوارە حەز و خولیە کاریگەریەکی زۆر گەورەیان هەبێ پاڵنەرێکی زۆر گەورانە بێ بۆ بوارێک کە بتوێت یا پێشکەوتوبی و ئەو کەسانێک کە خولیایەکیان هەیە هەر خۆیان ئەوەندە پێشکەوتووە بن کە دواتر ئەتوان بچنە و ئاستەی کە کەسانی ئەکادمی و پسپۆڕ و کەسانی شارەزاتێکدا پێگەیشتۆ بێگومان جا 10 ساڵیش کەم نییە تۆ لە کارێک لە بوارێک ماوەی 10 ساڵ کارکەیت یا بێگومان ئەزمونێکی زۆر باشت دەبێت کە ماوەی 5 ساڵە بەڵام دە تابلۆیە پێم وابێگە من هەڵم کرد لە ژمارەکانە ماوەی 5 ساڵیش بۆ خۆی کەم نییە کە تۆ بتوانیت درێژە بۆ کارە بدەیت هەر ساڵێک و ئەزمونێکە بۆ تۆ جا بەیەکەوە ئەم بابەتە دەبینین ئەگەڕێنەوەلاتە. تابلۆکانی کە کاری 1 ساڵ ماندووبوونێتی بەم جۆرە بە سنگی دیوارەکەدا هەڵتەواسێ. ڕێژوان ماوەی 5 ساڵە سەرقاڵی شێوەکاریە. گەرچی خۆی قوتابی بەشی ئینگلیزیە بەڵام ئەوە وای نەکردووە لە هونەرەکەی دابڕێ. هەرێک لە تابلۆکانی پێناسەیەکی تەواو کوردیە. من هەر شتێک کە هاتبێتە مێشکم هەر شتێک کە خۆم ویست بێتم وێنم کێشاوە ئازاد بوومە لەوەی کە هەرچێکم بوێ بیکێشم لە ماوەی ئەم چەند ساڵی کە بەڕاستی دەستم پێ کردووە. بەڵام لەم پێشەنگەیەدا ستایلێکی دیاریکراومان هەڵبژارد لەگەڵ مامۆستاکەم بۆ ئەوەی کە هەر چۆنەڵی شتەکە زیاتر چۆنەڵی پرۆفشناڵانەتر بێت بۆ ئەوەی کە پێشەنگایەکی باش دەچێت وەکو سیریسێکی لێبێت. پیاسەیەک بەناو پێشانگەکەی ڕێژوان دەکەین ئەو بۆ هەر تابلۆیەک بیرۆکەیەک و سەلیقەیەکی تایبەتی بەکارهێناوە. وەکو بۆمباستەکە پارچەکردنی تابلۆکانیش تێکەڵی ڕیال و سووریال دەکات و پەیامی خۆی دەگەێنێ. زۆرش حەزم لێتی کە تابلۆ سروشتی بکێشم بۆ ئەوەشیان من زیاتر سوود لە فۆتۆ دەگرم وەکو لەوەی کە بچم لە ناو سروش دانیشم چکە تۆزێ زەحمەتترە هەر وێنەیە کە بمەوێت بیکێشم ئەچم فۆتۆکی وەدەگرم جاروا هەیە فۆتۆکان تێکەڵاوکەم بۆ نمونەگە بزانم لەو فۆتۆیە شتێک نەقسە خۆم دەستکاری ئەەکەم یان ئەچم لە فۆتۆیەکی ترۆ شتێکی تری بۆ وەدەگرم. دە تابلۆ شێوەکاری بۆ ماوەی 15 ڕۆژ لە پێشانگایەکی تایبەت نمایش کرا. گوارەی گوێی خاتوونێکی کورد و نەخشەکانی سەر کڵاوی کوردی پاراستنی شوناسی ئەو فۆرمانەیە کە کچێکی کوردکاری بۆ دەکات و تێکەڵی دنیای ڕەنگەکانی دەکا بوو ئەوەی هەمیشە بمێنێتەوە. هێرۆ مەولودی کوردستان 24 هەولێر. جا سۆڤان بابەتەکە خۆی پڕ بێ لە ڕنگ و جوانی شێوەکاری و تابلۆ بێ و پامنەرەکەمان هێرۆ ئامادەیکە من تۆ قسەی لەسەرکەین و میوانەکەش بابەتەکەش باسی سرکەیی و هەوری و ئەوانە بکات لە ناو تابلۆکان هەنار و هەژە هەموو شتانێکی من تۆ حەزمانێتی لەم بڕگەیەتیایەتینە کەواتەیەکەین بە بڕگەیەکی باش پێشکەشی بینەرەکانیەکەین. بۆیە ئێستا باسی ئەزمموی ئەم کچە شێوەکاراکەین کە ناوی ڕێژوان فەتاحە میوانی ئێمە لە ستۆدیۆ لەگەڵمان و زۆر خۆشحاڵین بەدیتنی بەخێر هاتی ڕێژوان. منش خۆشحاڵ بووم زۆر سپاس دەکەم. بەس ڕێژوان فەلاح ڕێژوان فەلاح باشە بۆی کە ڕێژوان زیاتر بناسرێت با ناوەکە بە دروستتر بڵێن ڕێژوان فەلاح خانمێکی شێوەکارە کە کارەکانیشی ڕنگدانەوەی کولتوری کوردی و ڕسەنایەتی کوردی تێدا. جا پێمان بڵێ چۆنەکە شێوەکار خۆی بۆ خۆی هەر کەس و ستایلی تایبەت بەخۆی هەیە بەڵام تو ستایلێکت هەڵبژاردووە ئەوە هیچکە ڕیالیستە بەڵام لەگەڵۆشە چیتەتە ناو دنیای ڕسەنایەتی کوردیەوە. بەڵێ من وەکو کە پێشتر بچەوە کە من بە ئەکادمی ئیشم نەکردووە و هەروەها یەکەمین پێشەنگەی تایبەتمە
بۆیە پێم باش بوو کە بۆ یەکەمین پێشانگا یەکەمین ئەزمونم لەسەر فۆرمی کوردی بێت لەسەر کولتوری کوردی خۆمان بێت لەبەرەوەی کە ئێمە خۆمانە زانین کە میلەتێکی ژێردەسەین دەبێت ئێمە ینی زۆرترین هەوڵی خۆمان بدەین کە خۆمان بناسێنین بە دنیا. من لەگەڵ مامۆستاکەم باڵا ئەحمەد کە بێکە ئەو پرۆژەیەمان کرد هەر پرۆژەکەش بوو کە لە فێرمینگ سکوڵ بکە لەلایەن پەیمانگای گۆتەوە سەپێشتی ئەکرێت پێشەنگاکە لەوێ بکەینەوە و فۆرمەکانیش کوردی بێت بۆ نمونەوەکو کوڵەباڵی هەورامان کەلاش کەڵاوی کوردی گوڵنگ و ئەو شتانە مەشکەی کوردی ئەوانە نیشان بدەم. باشە ڕژۆ من پێم خۆشە جارێ باس تۆز کەمێک بتگەڕێنمەوە بۆ 5 ساڵ لەمەوبەر ئەو کات چۆن دەستت پێ کرد لەگەڵ کاتی خوێندنەکەت خولیات بوو بۆچی ئەم ڕێگەیەت هەڵبژارد حەز بوو چۆن واد لێ کرد کە بگەیتەم ئاستەی ئێستا بۆی ببیتە پاڵنەرێک ببیتە هاندەرێک بۆ چەندین کچی دیکە چەندین کوڕی دیکەش. بەڵێ 5 ساڵ پێش ئێستا من تەمەنم 17 ساڵ بوو خەڵکی ئەچ بۆ خولی پۆلی بەهێزکردنی پۆلی 12 بەڵام من چمە خولی وێنەکێشان چکە زۆر حەزم لێ بوو یعنی خولیان بوو هەروەکو دایکم باسیە کە ئەڵێ من لە ئەو کاتێک کە 2 ساڵ بوویتە من دەفتەر ڕسم ئەو شتانم بۆ کڕیوی هەرو کاتە زانیوێتی کە من حەزم لە وێنەکێشانە. دایکت هاندەر بووە؟ دایک و باوکم هەردووکیان تەمەندرێش زۆر سپاس ئەنجا کە من چوومە ئەو خولەم بۆ ماوەی نزیکەی 9 مانگێکی لەوێ بووم دوای ئەوە بە بۆنەی پۆلی 12 و زانکۆ من وازم هێنا بەڵام ینی لە خولەکە وازم هێنا بەس بۆ خۆم هەر بەردەوام بووم ئەو کاتێک کە پشوویەگە بوو پشووی مەکتەبیان ئەو شتانە من هەر بۆ خۆم وێنەمەکێشە. ڕێژوان دەست خۆش و دەستی خانەوادەکەت خۆش بێکە پاڵپشتیان کردوی هەر تەمەنێکی منداڵەوە زۆر گرنگە ئێمە بزانین کە منداڵەکانمان حەز و خولیان چییە ئێمە ناڵین لە گرنگی خوێندن کەم ناکەینەوە بەڵام خوێندن و قوتابخانە و بڕینی قۆناغەکانی خوێندن تەواوی ژیان نییە بەڕاستی هەندێک دایک و باوک وازانێن ئەبێت تەواوی سەرنجان لەسەر پۆلی 12 دەبێت دەبینی هوەرێکی لەم شێوەیە هەیە تۆ بەهۆی خوێندەکەەوە لی چۆنڵێت ئەی کوژیت یاخود ئەو مۆمەکەوێت دابگرسێت تۆ فویەکی لێکە ئەی کوژێنیتەوە جامە زۆر گرنگە ئەمێ بزانم ئێستا ئەو قۆناغانەی خوێندن کات تەواوت کردو چ جیاوازیەکی هەیە لەگەڵ با بڵێن ئەم هوەری کە هاتە دوورە لێوەی نزیکە لێوەی چیت هەڵبژاردووە؟ من خۆی چمە بەشی زمانی ئینگلیزی کە ئاداب ئینگلیزی ناسراوە من خۆم ئەم تەواو کرد ئەم ساڵ چۆنەڵی دەچووم بە درێژایە چەند ساڵی زانکۆش من هەر بەردەوام بوومە یعنی چەندین پێشەنگای هاوبەشیشم کردوتەوە لە گەلەری میدیا لە زانکۆکەی خۆمان زانکۆی سەلاحەدین لە زانکۆی کوردستان لە چەندی شوێنی تریش من هەر بەردەوام بوومە لەوەی کە پێشەنگا بکەمەوە بەڵام بە هاوبەش بەڵام ئەمەیان بەڵێ باشە لە پێشەنگاکانی پێشووترتە ئەو بەرهەمانەی کە نمایشت کردبوون چی بوون زیاتر؟ زۆر لەسەر ژن بوو لەسەر بۆچی هەوریت هەڵبژاردووە؟ هەوری جارە لەبەر زۆربەیەکڕاستیمان هەوری بوو بەڵێ چکە هەوری شتێکی زۆر ناسکە کە ژنی کورد ئەکاتە سەری لەگەڵ چەفتە و ئەو شتانەیە لەسەری ئەکات لەگەڵ و کڵاوانەیە زۆر جوانکی کوردایەتی پێوەجا ئێستا لەگەڵ جلی با بڵێن مۆدەشە هەوری بەکارە هێنرێت لەگەڵ چاکت و پانتۆڵا لە بەرەکرێت شتێکی زۆر جوانە بچی بۆ هەر شوێنێ من ماوەی لەمە بەربوو لە یەکێک لە وڵاتانەی دراوسێ بووم هەوریەکم لەسەر بۆەوەیە هات لێ پرسیمەویت کوردی بە هەورەکەیان زانی کە کوردی زۆر هەستێکی خۆشە ئەتوانین بڵێن لۆگۆیەکی باشە بۆ ناسان بڵێ دەبێت ئێمە خۆمان بناسێنین بەڕاست لەم چەند ڕۆژەی پێشوش لە شوێنێک بینیمان لەگە سۆڤان سێرمان کرد کە دیزاینەرێکە لە وڵاتی ئیمارات ئێستا هەموو ئەو شێوازە هەوری ئەو ئەوانەی تر سۆڤان تۆ شارەزایت هەیە چی و چی بوو؟ پەشمینە ئەوەی کە ئەخرێتە سەر شان ئەوەی کە باسم ترمە ئەمانە هەمووی ماتریاڵی شەرقی کوردی و زیاتر شەرقی و ڕاستە ئەنی زۆربیان مۆرکی کوردی پێکەمە زۆر بەکارین لە جلی کوردیان نیەتیایی نەبێ ئەوان بە شێوازی زۆر مۆدێرنانە دیزاینیان کرد بوو
بە شێوەیەکی جلوبەرگی مۆدرن ئەمە زۆر جوان بوو مەبەستمان بۆ ئەمە باس بکەین لە بەرەوەی کە کارەکانی تۆ بێتە بەشێک لە ناساندنی کورد و تۆش ڕەنگی داوەتەوە تایە باشە ڕێژوان ئێستا کە تۆ تابلۆیەکەیت تابلۆکانە چەنێ ئەخانێ ئەبێت ئێستا هوەرمەندێکی شاعر لە پڕ هەستێکی بۆ دێت و دایڕێژێت شتێک ئەبینێت شتێک سەرنجی ڕاکێشێت تۆ چی واد لێ ئەکات کە دانیشی یەکسەر فڵچەکانت بهێنیت و ڕەنگەکانت بهێنیت و تابلۆکە دابنیت و دەستکەی بە وێنەکردن ئەو هەستە چۆنی بۆ دروستە ئەو هەستە خۆی من زۆر جار خەونە بینم کە خەونە بینم هەوڵەدەم ئەو خۆنێکی بینم بیکەم بە وێنە جاری واشەیەک دانیشم بیرەکەمەوە من وێنەیەک بکەشم باشە بۆ ئەم پێشنگایم کە فۆرمی کوردیمان هەڵبژات ینی بێم کردەوە بۆ چی شتەکە کوردی نەبێت لەگەڵ مامۆستاکەشما کە وتمان دەبێت ئەمەیان کوردی بێت کە ئەنجا دانیشتم و فۆتۆمان هێنا چەند فۆتۆیەک تێکەڵکردنی فۆتۆکان دانیشتم و فڵچە و ڕەنگمە هێنا و کانڤاسەکەم داناویت دەستمە کرد بە وێنەکەشان باشە ڕێژوان ئەم کارانەکە کرێ ماوەی 15 ڕۆژ تۆ ئەم بەرهەمە جوانانت لە هۆڵێکدا نمایش کردووە هیچیانت لێ فرۆشت ئەمەوێ ئەم پرسیارە سادێ ورترکەمەوە بۆی کە بزانم ئەتوانی لە ڕێگەی کارەکان تۆ لە ڕێگەی هوەر و پیشەکەت خولیاکەتەوە داهاتێک و سەرچاوێکی بژەی بۆ خۆ دابین بکەیت بەڵام ئەم پێشنگای من کە ئێستا بۆ ماوەی نزیکی هەفتەیەکە لە فرێمینگ سکوڵ بەردەوامە ئێستا شەر میوان بۆی ئەڕات لە بەرامبەر پارێزگاری هەولێرە محافظ خۆی بەداخەوە کەوا ئەڵێم بەڵام لێرە تابلۆ زۆر نافرۆشتێت ئیلا ئەگەر کەسێک بێت خۆی بێت بڵێت من ئەمەوێت ینی ئەو تابلۆیان بۆ دروست بکەی ئیلا بە شێوەیە ئەگەر بیاوێت ئەگەر ناز کەم هەیە بڵێت من ئەو تابلۆی لە تۆ ئەکڕم هەتا ئێستا هەبوو کەسێک داوات لێ بکات تابلۆیەکی بۆ دروستکەیت بۆ کڕین بەڵە بەڵێ ئەوە هەبووە زۆریشم فرۆشتەوە بۆ شێوازە کە داوای تابلۆکان ئەکەن و منش بۆیان دروستەکەم ئەوم کردووە بەڵام مەبەستم لەم پێشەنگایە تاکو ئێستا نەفرۆشتاون باشە ڕێژوان من ئێستا لێرەوە هانی تەواوی ئەو کچانە ئەدەم کە ژووری تایبەت بە خۆیان هەیە هەم پاڵپشتیە کە بۆ ڕێژوان هەم ژوورەکەی ئەوان ژوورێکی کچانەی کچە کوردێک دەرەکەوێت تابلێک لە تابلۆکانی ڕێژوان یاخود نەکار ڕێژوان بتانیا زۆر خانمی دیکەشمان هەیە کە هەوڵی ئەوە ئادات کولتوری کوردی ڕەسەناتی کوردی لە کارەکانی و لە هوەرەکەی ڕنگ بداتەوە هەڵی واسن لە ژوورەکەتان چەند جوانە بێت ببینە لە ناو ژوورەکە تا وێنەی هەوریەکی تیا یاخود بۆ کوڕان کۆڵوانەیەکی با بڵین چاوێک لە ڕێژوان چاوێک لە ڕێژوان بکەن ئەمە زۆر گرنگە جا ڕێژوان تۆ باسیوت کرد کە لەسەر وێنەکانت دروست دەکەیت تابلۆ دروست دەکەیت و تابلۆکەت ئەکێشی ئەو وێنانە لەکوێ ئامادەیانەکەیت ئەو بەشێکت باس کرد کە ڕەنگە خەونێک ببینیت و ئەمەوێت باسی وەشم بۆ بکەیت کە چەندێکت پێچێ هەتاوەکو تابلۆیەک تەواوکەی بە ڕۆژێ دوو باشە تابلۆیەک بە جۆرەی قیاسی تابلۆکەیە چەندە گەورەتر بێت بێگومان کاتی زۆرتری ئەوێت بەڵام زیاتر زۆربەی تابلۆکان نزیکی هەفتەیەک بۆ 2 هەفتە ئەخایەنێت ئەگەر ڕۆژی بنمونەگە 3 ساعتێک ئیشی لەسەر بکەم بەڵێ باشە کاریگەری هەبووە لەسەر کاتی خوێندنت لەسەر بڕوانامەکەت کە لە چ بوارێک داوەرت گرتووەڵی زمان یان توانیوتە هەردووکی وەکو یەک بەڕێ بکەیت نەمهێشتووە کاریگەری لەسەر خوێندنەکەم دروستکەم بێگومان هەوڵم داوە کە ئەو باڵانسە ڕابگرم لە بینی خوێندنەکەم و وێنەکێشان چکە بەڕاستی من ناتوانم بە وێنەکێشان بژیم ئەیتوانی و تێکەڵیکەی لەگەڵی ینی سوود لە زمانەکە وەربگری کە وەکو بڕوانامە و بوارەکەتە لەگەڵ پیشەکەتە بەڵێ بێگومان من هەوڵەدەم هەروەکوتم کە ئەمەوێت تابلۆکان بە هەموو دنیا بناسێنم من کە لە ئەکاونتی خۆم لە ئینستاگرام تابلۆکانم نیشانەدەم چەندین فۆلۆوەری بیانیم هەیە لە پرتوگالەوە لە زۆربەی وڵاتانی دیکەوە لە ئەمریکا من هەوڵەدەم بە هەردوو زمان بە کوردی و بە ئینگلیزی من
کارەکانم نیشان بدەم بڵای بکەمەوە ینی وڵاتەکەم بناسێنم بە هەموو دنیا. زۆر باشە. ئەوەی کە تێبینی ئەکرێت لە ناو وێنەکان کە تابلۆکان کە کێشاوتن ڕەنگی سووری زۆر جوانتیا دیارە ڕنگدانەوەی هەبووە هەنارە سوورە بەشێک لە سرکەی و باڵین هەورێکەیە نەخشێکی سووری تێدایە هەر بۆ خۆی ئێمە خانمان زۆر حەزە و ڕەنگی سوور و ڕەنگی پەمەین ئەمە لە تۆ کاریگەری هەبووە یاخود نا هەرچوون کە بابەتەکە کولتوری کوردیە و لەنا ئەو شتە کوردیانە سووریتایە تۆ زیاتر ڕەنگەت بەکارێنەوە یان بەگشتی ئەو ڕەنگی کە تۆ چێژی لێوەرەگری کاتێ فڵچەی لێ ئەدەی کامەیە؟ من زیاتر کا لەسەر کۆنتراستەکەم ڕەنگە دژیەکەکان ئەو ڕەنگانی کە ینی دژی یەکترن زیاتر یەک ئەکەنەوە تەکنیکی ڕەنگەکان شوێ بەکارهێنانی ڕەنگەکان پێمان باش بوو چکە باگراوندی تابلۆکان زۆربەی زۆری خاکیە ئەو ڕەنگانە لەسەر تابلۆکانە هاتن و هەر وەکو وتیشمان کا فۆرمی وێنەکان کوردیە زیاتر کە هەوری سرکەی ئەوە ڕەنگی سوورە هەنار هەر سوورە ئەو شتانە زۆربەی زۆری ئەو ڕەنگانەیە هەم لەگەڵ باگراوندەکە زیاتر ئەگونجێت هەمیش ڕەنگێکی زۆر تێر و جوانە یعنی کە سەیری ئەەکەی بینی دڵ ئەکاتەوە سیرێکی کە هەستەکەی ژیانی تایە ڕەنگی سوور. باشە ڕژوان بوونی ناوەندێک زۆر گرنگە بۆ پاڵپشتیکردنی هەر کەسێک کە پرۆژەیەکی هەبێت جا بچووک بیا گەورە بە پیشەیەکی هەبیان خولیایەکی هەبێت فەرمینگ بۆ ئێوە تا چەند هاوکار بووە و کە بە تایبەتیش بە گشتی بڵین گۆتە تا چەند گرنگ بۆ لە ساختکردنەوەی بەرهەمەکانتان لە پاڵپشتیکردن بۆ ئێوە ئەمە تا چەند گرنگە بۆ کەسانەوە کوتم؟ بەڵێ من لێرەوە زۆر سپاسی پەیمانگای گۆتە ئەەکەم و هەروەها فەرگەی فرێمینگ کە بەڕاستی زۆر گرنگە بۆ کەسێک کە تازەیە و نەچێتە ناو بوارەکەەوە بەو شێوەیە دەستی بگیرێت بۆی من ئێستا وەکو گەنجێکی وەکو من دەبێت کەسێک هەبێت کە دەستی بگرێت بڵێ وەرە من پێشەنگایەک بۆ تۆ ئەەکەمەوە بۆن من ئەگەر شێوە کار بێت یان بۆن من ئەگەر مۆسیقاژم بێت بڵێ من شۆیەک بۆ تۆ ئەەکەمەوە یان وەرە تۆ لێرە مۆسیقا بژەنە بۆی کە خەڵک زیاتر بیناسێت بۆ ئەوەی کە ئیشەکانی خۆی تایە بڵاو بکاتەوە جا زۆر پێویستە کە زۆر گرنگی بەو شتانە بدرێت بۆ فێرگانە کە کارەکانی گەنجانی تیا بڵاو بکرێتەوە. باشەکەواتە ڕێژوان دەستت خۆش بێت ڕێژوان فەلاحکە لەگەڵ مام و بێگومان ئێمەش وەکو ئەرک و بەرپرسیارەتی سەرشانی خۆمان بەشێکی دیکە لەو پاڵپشتیە بۆ گەنجان دەرەبڕین ئێوە گەر پێشنگاکەن و ئێمەش لێرە ئێرەمان کردو بەستەکۆیەک بە ناساندنی ئێوە زۆر سپاسی تۆکەین بەخێر هاتی زۆر سپاس ئەمێ بڵێم کە ئەوەش زۆر مهمە کە شوێنێکی وەکو ئێرە هەبێت میدیایەک هەبێت کە کارەکانی گەنجان پیشان بدە بەڕاستی ساوە شوێنەکەی دوبارە زۆر سپاسانەکەم سپاس بۆی کە بانگەشتان کردم بۆ ئەم دەرفەتە بەهیوان لە وەزگەی بەرزتر و باشتر بتبینیەوە زۆر سپاسان دووبارە بەخێر سپاس کاتێکی خۆش. ئێستاش دەچینە سەر بڕگەیەکی هوەری کە بڕگەی لەگەڵ ئەحمەدی خانیە کە ڕۆژانە لە پرۆگرامی بەیانی 24 ئەم بڕگەیە لەلایەن جان دۆستەوە کە نووسەر و لێکۆڵەری ئەدەبیە پێشکەش دەکرێت ئەم جارە هاژە جاندۆست باس لە ئەحمەدی خانیەکە کە چەندە کاریگەری هەبووە نووسینەکانی لە فەرهەنگی کوردیدا و بە تایبەتیش لەسەر زمانی کوردی بە زۆرێک لە زاراوەکانیەوە چونکە هەر یەک لە ئەحمەدی خانی و چەندین لێکۆڵەر و نووسەری دیکەی گەورەکە هەمانە مەلای جززیری هەموو ئەمانە کاریگەریکی تەواویان لەسەر زمان هەبووە لەسەر زاراوەکان کە لە ڕێگەی زۆر جار ینی لایانی عەشق و خۆشەویستیەوە ئەمایان والێ کردووە لە هزری هەر کورتێک دابمێنێتەوە و خەرمانی زمانی کوردی و ئەدەبیاتی کوردیش بەهێزتر و پڕ بەرهەمتر بکەن. ڕۆژ باش تەماشەفانên هێژا ئوم بخێر هاتن خەلەکەکە نو ji لەگەل خانی سوحبەتە لەگەل خانی بڕاستی gelekî xweş sohbeteke nazik e sohbeteke min dixwest dema me gelek be em
پر فره بآخفن ليجي بركو دماما تم هر خلقك هندكه ام وقت خلقا بردجي من قد اتخوازن بس كليتان بدم دست بدم دست ليكولران بدم دست خواندوان زانكوي ايگو تخوازن ليكولينه كي تشكيل سر مموزينه چه بكن بوان كليت بچو كوند كارن گلك جهن آسيد مموزينه دفك نها امي تشتي ما خلقا چوي ده سكنان و دمي تيرا ما نكر جبو ام شروفه بكن وجمو ام بردوان بكن امي في خلقه ببيجن ما بحثا مجنون ليلى كرد خلقا چويده و رامين وويس ما قلت مجنون ليلى يا مجنون قيس وليلى دستانك هلبستي عشقية دستانك عشقية قالك شاعرين فارسان شاعرين عجمان يعني همويان بحثا فيتشي روكي كريه بكردي دجي هي سوادي كشاعرك صد صالح جدانا ويجي مجنون ليلى النفيسية يكجي بيتي ويجي بردك كم جبركو جفاتي الماذا قالك دهاتا قلت تندقو أي سوادي بس ببيجا قصة عشقي دريجة خوزي من أبدستان دي تبا يعني مكاربا مالك الدنجيج ورا بخواندانا ويسو رامين دو كردي دا تنا لي وك ما قود فخر الدين قرقاني دسال صالة بينجا هجري دا چيروكا وان نفيسيا كو اوجي دو اوين دار بون نها امي ديسا بحثا عشقي بكن و بحثا اوين داران چيروكا وان دستان وان بكن شيرين تكرا شكر لپرويز فرهاد جرشك اشك خون ريز فرده چیروکا فرهاد و شیرینه شیرین تکره شکر لپرویز پرویز وکو امزانن شاه ایرانیه و شیرین جی جناوی بو پیرزویجی بو لی فرهاد دل کتبویه چیروکا وان ناسکریه فرهاد و شیرین ایکو بخوازه فره چیروکا وان بزن بد و بچوه داره فرهاد جرشك اشك خون ريز اويجي فرهاد جي يعني پرويز جخوره بشيرين شابو جخوره بيرزوجي وشو بوكي وشكرك وشيرانيه كجيره فرهاد جي هسرين خونين رجاندنا او جي ددا برهفدوك عاشق حتى كيجان درجه دكارن بشانس بن دكارن بايشن بافين اخوه يوسف تشرى نما زليخا ومقت كسا جهاند عزرا يوسف وزليخا اوجي القرآن ده سورة يوسف ده هي بحثا حسكرنا زليخا جنا عزيزة مصري جنا حاكمة مصري نبي يوسف را جبركو يوسف جنجكي جالكي خوشك بود دل زليخا كتي اجار احمد خاني ويا وكو امتحانك خدايد حاسبنا ويا وك قدرك يد حاسبنا وك ما قد خلقها شوي دج ما قد عشق لجم احمد خاني عشق قدر اراده خديه جبويجي بچاوكي بوزيتيف لدينا بچاوكي اريني لحسكرين لدينا يوسف تشرا نما زليخا يعني تشما او جمال يوسف ري زليخا دا وتهش زليخا بيفا بيغريدان وامق تكوسا جهاند عزرا وامق عزرا جي تشيروكا كافين دارينا ملا عبد الرحمن الجامي تشيروكا وان نفيسانديه د 100 ساله بازده زايني ده وابزانم ابو بولنا اوا عنصري شاعري فارس عنصري نفيسانديه تشيروكا وان د 100 ساله ده زايني ده كيفن ترج عبد الرحمن الجامي مجنون ليلى نفيسانديه اموال مالكا داوي دفي خلكي ده زي بحث بكم مالكا شيخي وكو بينجا حج بجاري دين كرتجبو كچا كفاري او شيخي قو بينجي جاري تشوبو حج وام بيجن بطاعته عبادات بو تناس دكري مروفيكي قالكي بالدين وإيمان بو تاو دين كرجبو كچكا قاور افتشي روكا بحثا شدك عجب احمد خاني
ئەحمەدی خانی لەڤەر بەحسا شێخی سەنعانی دکە شێخی سەنعانی چیرۆکێک ناسکریە ئەم بێژن ئەدەبە تەسەوفێدە شێخی سەنعانی دبێژن بە ئەسلی خۆشی یەمەنێش سەنعایە بوو خەونەکە خۆدە کەچە پادشاهێ ئەرمەنستانێ دیت و بۆیە خەونەخوا دلکەتێ و بریاردا کۆ بچە وڵاتێوێ بۆیە بریارێ مریدێ نوێ ترسیان عارز بوون شێخیمە تێ بکودە بچی گوت ئەڤە خەونەکە من دیە و حکومەتەکە خودێ تێدایە ئەزێ بچم داد و ئەڤیناخوا و لێ خستجێ یەمەنێ ئەم ببێژن مریدێ خوا و دەرسێن خوا و تشتێ خوا هەموو تەرکاندن و چوو ئەرمەنستانێ چوو ئەرمەنستانێ لەوێ دەرێ هێدی حتا خۆگەهاندە مەلک و کەچک خواستجێ مەلکێ ئەرمەنستانێ ژێرە گوتیە شەرتێمە تو ببی فلە دینی خوا بگۆری ژە ئیسلامێ دەرکەوی ئەو شەرت قبول کرد زنار لەخوا گرێدا زنارێ فلەیان دەبێت گۆشتی خەنزیر بخۆی ئەوژی کرد مەیە بنووشی مەیژی نووشی هەموو تشتێ ji بۆ عەشقا خوا کردن بنێرن هەموو تشت بۆ عەشقا خوا کردن تەسەوفی تشتی قبول دکە لێ ممکنە شریعەت ببێژە نا تەسەوف قبول دکە ئەحمەدی مەلای جزیری شعرەکەویە مەشهور هەیە دەبێژە مەی نەنووشی شێخی سەنعانی غەڵەت نەچوو نێو ئەرمەنستانی غەڵەت یعنی شێخی سەنعانی نەشات بوو گاڤە گومەی نووشی دینێ خۆ تەرکاند و وڵاتی خۆ تەرکاند و بەرێ خۆدا ئەرمەنستانی نا مثلی موسا وی تەجەلایە تەدی ئێتەدی کانی خەتا هانی غەڵەت ئەویژی وەکە موسا تەجەلایە تەدی چاوە تژ موسارە خویابووی وەکو ئاگرێکی لەسەر توورێ سینایە لەسەر توورێ سینایە کەچە گاورژی کەچە ئەرمەنیژی وسا بوو تەجەلیەک ژە شێخی سەنعانیرە کۆ بەرێ خۆدا ئەرمەنستانێژ بۆوێ دەڤەردا تشتێکی زمان ئەس خوازم بەحس بکەم زمانی کوردی تشتێکی زمانی بچووچێکی خۆشک هەیە ئەحمەدی خانی دوێ مالکێدا دەبێژە چ شێخێ وەکو ببوورە شێخێ وەکو پێنجە حەج بژاری دین کردە ji بۆ کەچە کوفاری بژاری چییە؟ بژاری پێنجە حەج بژاری ینی پێنجە جاری چویە حەجێ حەج ئەدا کردە ئەو دخوایە ئەو گوتنا بژاری بژارتن دڤردە ji بۆ تاعەت و عیبادەتە تێبکارانین li ciyekî din de di memûzînê de ئەحمەدی خانی dîsa vê gotinê dibêje dibê çi gava ku memo û zînê hevdû dibînin baxçê mîr de û dest pê dikin hevdû maş dikin û hemêz dikin dibêje ئەحمەدی خاین dibêje wekû ev li wan qeza bûn ev ferzana qeza bûn û qezayê xwe eda kirin yanî ferzê xwe eda kirin dibêje dibê ئەو چەندی قەدەح bi yek vexwarin ئەو چەندی قەزا jin û bijarin yanî em bêjin li mêja esrê lê çûye rabû piştî mixribê li mêja xwe ya esrê jî bijart qedand yanî eda kir divir de em dinêrin ئەحمەدی خانی dikare bibe gencîneyek ji bo zimanê me jî ji bo ferhenga edebê Kurdî jî em dîsa digihên dawiya xeleka xwe ya îro حتا خەلەکە سبە بمینن خێر و خۆشیێدا لە زانکۆی ئەمریکی کوردستان لە دهۆک ساڵانە کۆڕبەندی ئاسایش و ئاشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە بەشداری زیاتر لە 200 کەسایەتی سیاسی پسپۆر لە 8 وڵاتی جیاواز بەڕێواچێت. جا ساڵی 2019 یەکەم کۆڕبەند بەڕێوە چووە تەنیا یەک ڕۆژیش ماوە کە لە دهۆک ئەم کۆڕبەندە دەست پێ بکات ئەم ساڵیش و بێگومان کوردستان 24 سپۆنسەری تەواوی کارەکانی ئەو کۆڕبەندە دەکات و لەوێ ئەتوانم بڵێم سپۆنسەری میدیایەکات و ئەتوانم بڵێم ئەتوانن لە یەک دوو ڕۆژی دابێت پرۆگرام لە ڕۆژی یەکشەم و دووشەم پێما بێگەر هەڵە نەبم لە دووشەمەوە دووشەم و سێشەمەوە دەستپێکی باڵە کۆنفرانسەکەیە لە دهۆکەوە پێشکەشتان دەکرێت ئەو دەم هاژە لەگەڵتانە بێت لەگەڵ هاوکارم هاکار بە تەواتی هەوڵی ئەوە دێت کە ڕووماڵێکی تەواوی ئەو
کۆنفرانسە بکرێت جا با پێکەوە ئەم بابەتەی لەسەر ببینین هەندێک شتمان لەسەر و خۆی نابایە بتانزانێ بەس بەڵام لە گرنگی و گەورەی کۆنفرانسەکەیە کە چەندین کەسایەتی گەورە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و لە دەریشەوە لە جیهانیش یەنە کوردستان ئێستا کوردستان ناوەندێکە لەم جیهانە کە ئەتوانین بڵین لەو پەڕی جیهانەوە کوردستان ئەوە کوردستانی ئێمەیە بۆ ئەم کۆنفرانسانە گرنگێکی زۆر و ڕۆڵێکی کاریگەریە بێت لەسەر ئەو ئاشتی و ئاسایشەی لەم هەرێمەدا هەرێمی کورد بەڵێ ئەمە نمونەیەکی زۆر جوانە نیشاندەری ئەو ئاشتیەکە لە هەرێمی کوردستان لەو پێکەوە ژیانی کە لە هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت کە ناوچەیەکی ئارامە لە کاتێکدا دەزانین کە ناوچەکە بە کۆمەڵی کێشە و گرفتی سیاسی تێوەگلاوە با پێکەوە بینەربین ئەگەڕین وڵات لێرە لە زانکۆی ئەمریکی کوردستان لە دهۆک ساڵانە کۆربەندی ئاسایش و ئاشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕێوە دەچێت کۆربەندەکە بە مێپس ناسراوە لەلایەن زانکۆی ئەمریکی کوردستان لە دهۆک ڕێک دەخرێت و کەسایەتیە سیاسی و ئەکادمیەکان و کەسانی شارەزا لە سەراستی ناوخۆ نێودەوڵەتی بانگێش دەکرێن. یەکەم کۆربەند لە ساڵی 2019 بەڕێوە چوو. زیاتر لە 200 کەس لەسەر ئاستی ناوخۆ نێودەوڵەتی تێیدا بەشدار بوون. لەوانەش نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان، مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان، بێرنارد کوشنەر وەزیری پێشووتری دەرەوەی فەڕەنسا. لە ساڵی 2021 بۆ دووەم جار کۆربەندەکە بەڕێوە چوو زیاتر لە 200 کەس تێیدا بەشدار بوون. لەوانەش بەرهەم ساڵح سەرۆک کۆماری پێشووی عێراق، نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان، مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، فواد حوسێن وەزیری دەرەوەی عێراق و زاڵمای خەلیلزاد باڵیۆزی پێشووتری ئەمریکا لە عێراق. سێیەمین کۆربەندی مێپسیش لە ساڵی 2022 لە زانکۆی ئەمریکی کوردستان لە دهۆک بە بەشداری زیاتر لە 200 کەسایەتی بەڕێوە چوو. لەوانەش لەتیف ڕەشید سەرۆک کۆماری عێراق، نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان، مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، محەممەد حەلبوسی و فواد حوسێن وەزیری دەرەوەی عێراق و زاڵمای خەلیلزاد باڵیۆزی پێشووتری ئەمریکا لە عێراق. لە سێ کۆربەندی ئاسایش و ئاشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر لە 865 کەسایەتی و پسپۆڕی زیاتر لە 80 وڵات بەشدار بوون. لەو سێ کۆربەندەش زیاتر لە 18 پانێڵ بەڕێوە چوون. 19 ئەم مانگەش بە بەشداری زیاتر لە 200 کەسایەتی ناوخۆ و نێودەوڵەتی چوارەم کۆربەند بەڕێوە دەچێت. لەوانەش نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان، مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، فواد حوسێن وەزیری دەرەوەی عێراق، قاسم ئاعرەجی ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی عێراق، بۆریس جۆنسن سەرۆک وەزیرانی پێشووتری بەڕیتانیا، جەنین پلاسخارد نوێنەری نەتەوەیەگرتووەکان بۆ عێراق و نازم زەهاوی وەزیری پێشووی گەنجینەی بەڕیتانیا. گرنگترین ئەو بابەتانەشی لە کۆربەندی ئاسایش و ئاشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گفتوگۆیان لەبارەوە دەکرێت بریتین لە پەیوەندی نێوان هەولێر و بەغدا، داهاتووی عێراق، ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ئاڵنگاریە ئابووری و ئەمنی و ژینگەیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕۆڵی وڵاتانی ڕۆژاوە لە ناوچەکە. بەرگە بابەتەکانی ئەمڕۆی بەیانی 24مان پێشکەشکردن بۆ هیوایەنکە بەدڵتان بوو بێت واتوانی بێتمان سوودێک بگەینین بەسەر ئەو خەرمانە سوودەی کە ئێوە لە پرۆگرامی بەیانی 24 ڕۆژانە وەریدەگرن. میدیاکان ئێستا زۆرن بەڵام گرنگە بزان سێوی چ میدیایەکەن ئەویش ماڵەکەی خۆتانە کە کوردستان 24 هەمیشە مانوێتکە لە ڕێگەی هەر پرۆگرامێک هەر بابەتێک بێت وزەیەکی باش و کاریگەری ئەرێنی لەسەر ئێوەی بینەر و بیسەرمان دروست بکەین. سوپاس کە بینەرمان بوون. کاتێکی خۆش.